ئاژەڵ و باڵندەکان لە مەترسی سەرما و برسێتیدا. لە کوردستان و ناوچە شاخاوی و بەفرگرەکان شەپۆلێک لە بەفر و سەرمای بێوێنە لە ماوەی چەندەی ڕابردوودا ئاژەڵە کێوی و باڵندەکانی لەگەڵ مەترسی سەرما بردووی و برسێتی بەڕۆڕوو کردوێتەوە. گەلێک راپۆرت و هەواڵ لەسەر ئەو بابەتە بڵاوکراونەتەوە کە ئاژەڵە کێوەکانی وەک گورگ، ورچ، گەوەزن، کەروێش، سمۆرە و زۆرێک لە باڵندەکان بە خاتری بارینی بەفری قورس و سەرمای ژێر پلەی سفر لە شار و گوندەکان نزیک بوونەتەوە و هەروەها پشیلە و سەگ و زۆرێک لە ئاژەڵە ماڵیە سەرگەردانەکانیش چارەنووسێکی هاوشێوەیان هەیە. زۆر نمونە بوونیان هەیە کە خەڵکی شەریفی کوردستان گروپ و ڕێکخراوەکانی دفاع لە مافی مرۆڤ و مافی ئاژەڵان ئەوەندەی لە توانایاندایە بەکاریان هێناوەکە نەهێڵن ئەم ئاژەڵە کێوی و باڵندانە بەهۆی برسێتی و سەرماوە لەناو بچن. هەڵبەت ژمارەیەکیش هەوڵ دەدەن ئەو بوونەوەرانێک کە بەهۆی برسێتی و سەرماوە لە گوند و شارەکان نزیک بوونەتەوە ڕاو بکەن. ئەرکی هەر مرۆڤێکی شەریف و وشیارە کە بۆ ئەوانیشی بکاتەوە کە بۆچی دەبێت لەم بوونەوەرە برسی و سەرما لێدراوانە دیفاع بکەن و خۆراکیان بۆ ئامادە بکەن و لە ڕاوکردن و زەربە لێدانیان ڕێگری بکەن. لە بارودۆخێکدا کە دوای چەندین ساڵ بارینی بەفری قورس بۆتە هۆی شادی و دڵخۆشی خەڵک، لە بارودۆخێکدا کە ئەم ناوچەیە کەم و زۆر لە مەترسی وشکە ساڵی خۆفناک ڕزگاری بووە و بارینی بەفری قورس هەواڵی باشتربوونی سەرچاوەکانی ئاوی لەم ساڵدا پێەیە، ڕێک لەوەها بارودۆخێکدا ئاژەڵ و باڵندەکان لەگەڵ مەترسی مەرگ و ڕەقڵاتن بەڕەوڕون. پێویستە گروپەکانی خەڵک لە بەرامبەر پاراستنی ژینگە و دیفاع لە مافی ئاژەڵەکان هەرچی زووتر و خێراتر دەست بدەن پشتیوانی لە ئاژەڵ و باڵندە سەرما لێدرا و برسیەکان. کوشتن و ڕاوکردنی ئەم ئاژەڵانە پێویستە لەلایەن خەڵکەوە لەگەڵ دژایەتی جددی بەڕۆڕوو بێتەوە و کەسانێک کە زەربە لە ئاژەڵەکان دەدەن پێویستە گۆشەگیر و ڕسوا بکرێن. ئاژەڵەکان بەشێکی گیانەکراوە لە ژیانی سەرگۆی زەوین. دنیا بەبێ ئاژەڵەکان قابلی تەسەور نییە. پاراستنی دنیای ئاژەڵەکان پاراستنی سروشتێکی ڕەنگینەکە مرۆڤەکانی سەرگۆی زەوی لێی بەهرەمەندن. ئەگەر ئاژەڵەکان لەگەڵ ئێمە لە بەهرە وەرگرتن لە ئیمکاناتی سەرگۆی زەویدا هاوبەشن، کەوابوو پێویستە مافەکانیشیان بەڕوونی لە یاسادا بگونجێنین و بەڕێوەیان بەرین. لە کۆمەلگایەکدا کە ئاژەڵەکان مافی ژیانیان هەیە و مافەکانیان دابین دەکرێت، دەسەڵاتدارانی کۆنەپەرست و هێزە سەرکوتگەرەکان ناتوانن بە ئاسانی مافی خەڵک زەوت بکەن. دیفاع لە ئاژەڵەکان بە شێوەی ڕاستەوخۆ بە مافی ئینسانەکانەوە گرێی خواردووە و ئەگەر مافی ئینسانەکان پێشێل بکرێت بە ئاسانی ئاژەڵەکانیش مافی ژیانیان نابێت. لەم زستان و لەم سەرمایەدا ئاژەڵ و باڵندە کێویەکان پتر لە هەموو کاتێک پێویستیان بە یارمەتی هەیە. پێویستە خەڵکی شەریف بە هەر شێوەیە کە لە دەستیان دێت بۆ ڕزگارکردنی ئاژەڵ و باڵندەکان هەوڵ بدەن.